خۆشەویستان لە تەوەرەی دووەمی پرۆگرامەکەماندا باس لە بابەتێکی گرنگەکەین کە سەرەتایی پێگەنانی هەر خێزانێکە کە خێزان دروست و تەندروست بوو کۆمەڵگەیەکی دروست و تەندروستیش دێتە بەرهەم. ئەویش بریتە لە پرۆسەی هاوسەرگیری. کاتێک خێزانێک دروستە بێت کە کوڕێک و کچێک بڕیارەدەن لەژێر یەک سەقفە ژیانی هاوبەشی پێک بێنن. بێگومان ئەم ژیانەش پێویستی بە کۆمەڵێک ڕێنمایی هەیە، کۆمەڵێک پرەنسیبەیە و ئەم ژیانە بێگومان کۆمەڵێک دەرگای تێدایە. پێویستە هەر یەکێک لەم دەرگایانە بە کلیلی تایبەتی خۆی بکرێنەوە بۆی کە سەرکەوتوو بوون. بەڕێز محەممەد ساڵح پێندۆرایی کە نووسەرێکە قەڵم بە بڕشتە بێگومان لەسەر ئەم بابەتە کتێبێکی داناوە بە ناوی کلی لە زێڕینەکانی هاوسەرگیری سەرکەوتوو. ئێمە لەسەر ئەم کتێبە و ناساندنی ئەم کتێبە میوانداری بەڕێزیمان کردووە کە لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێرەوە لەگەڵماندان. کاک محەممەد سڵاوی خوارد لەبێت، خۆشحاڵ بووین لە خزمەت جەنابتە لە پرۆگرامی پەیامی ڕۆژ. گرنگی ئەم کتێبە لە چیدایە بە شێوازێکی گشتی پێشەوەی بچینە نێوەڕۆکەکەی بۆ ئەم کتێبەت نووسی هۆکارەکانی فاکتەرەکانی و پشت نووسینی ئەم کتێبە لە نێو کۆمەڵگەی کوردیدا لای بەڕێزت چی بوون؟ سڵاوی خی گەورە لە ئێوەی بەڕێز و لە بینارانی بەڕێزیش سەرەتا دەمەوێت سوپاسان بکەم بۆ ئەم میوانداریە، سوپاسی کەناڵەکەتان بکەم. بەڕاستی ئەوەی کە وای لێکردم دەست بۆ نووسینی ئەم کتێبە ببەم دوو هوکاری سەرەکی بوو. هوکاری یەکەم هەروەک جەنابتان فەرمووتان ئەگەر بمانەوێت کۆمەلگایەکی پێشکەوتو و کۆمەلگایەکی تۆکمە و کۆمەلگایەکی سەرکەوتومان هەبێ پێویستە ئێمە لە خێزانەوە دەست بکەین، چونکە خێزان کۆمەلگا لە خێزان یەکەیەکی بچووکە خێزان لە بەشێکە لە کۆمەلگا لە خێزانەوە پێیدای. ئەگەر بشمانەوێ خێزانێکی توکمە و باشمان هەبێ پێویستە ئێمە ئیش لەسەر ئەو تاکانە بکەین کە خێزان پەیدێنن کە ژن و مێردە، یان ئەو دوو هاوسەرەیە کە بڕیاری پێکەوە ژیان و بڕیاری هاوژینی دەدەن پێویستە ئەوانە ینی لە هەموو ڕوویەکەوە ینی ئامادە بکرێن و ڕابهێنرێن و فێر بکرێن و یان بتوانن ئەرکی ئەم قۆناغا لە ئەستوو بگرن، حەز بە بەرپرسیارەتی بکەن بەرامبەر بەم پرۆسە پیرۆز و گرنگە. خاڵێکی دیکەش کە وای لێ کردم دەست بۆ نووسینی ئەم کتێبە ببەم ئەو کێشە کۆمەڵاتیانن کە ئێستا بەڕەوڕوو کۆمەلگای ئێمە بوونەتەوە بە تایبەتی خێزانەکان و لەناو خێزانەکانیش کۆمەڵێک کێشە و گرفتی گەورە هەیە کە دەتوانم ئاماژە بە یەکێک لەو کێشانە بکەم کە کێشەی جیابوونەوەیە بە تایبەتی لەناو توێژی گەنجان. هەندێک ئامار و داتایی ڕسمیم لە بەردەستدایە ئەگەر ئینشاڵڵا دەرفەت هەبوو ئاماژەی پێ دەکەم کە چەند مەترسیەکی گەورە لەسەر کۆمەلگای ئێمە بووە. پێویستە ئێمە ینی بە هەمومان چوەکو ڕاگەاندن، چوەکو نووسەر، چوەکو مامۆستا هەر کەسێک لە لای خۆیەوە هەوڵ بداتن بۆ ئەوەی هەوڵ دەین ئەم کێشانە بەرەو چارەسەر ببین یاخود هەوڵ دەین نهێلین ئەم کێشانە ڕوو بدەن. ئەم کتێبەش بەو ئارەسەیە نووسراوە. ئەگەر دەرفەت هەبێتن دەمەوێت پێناسەیەکی کورتی کتێبەکە بکەم. ئەم کتێبە بە ناوی لە زێڕینەکانی هاوسەرگیری سەرکەوتوو لە 176 لاپەڕە پێک هاتووە و زیاتر لە 100 کلیل لە خۆی دەگرێ کە دەتوانم بڵێم زیاتر دابش دەبن بەسەر سێ تەوەرەوە. تەوەری یەکەم ئەو یاسا و ڕێسانە دەگرێتەوە کە پێویستە هەموو هاوسەرێک پێوە پابەند بێتن بۆ ئەوەی لە ژیانی خۆدا سەرکەوتوو بن و تەوەری دووەمیش ئەو بەها بەرز و پیرۆزانە دەگرێتەوە کە پێویستە لە ژیانی هاوسەراندا ڕنگ بداتەوە و تەوەری سێمیش ئەو هێلە سوورانە دەگرێتەوە کە پێویستە هاوسەران توخنی نەکەون یاخود لێ نزیک نەبنەوە، چونکە دەبێتە هۆی ئەوەی کە خێزان خوا نەخواستە بەرەو هەلوەشانەوە و بەرەو تێکسوم بچێتن. ئەم سێ تەوەرانە هەرێکە و کۆمەڵە کلیلێک لە خۆی دەگرێ. ئینشاءڵڵا ئەگەر دەرفەتە بوو بەپێی توانەوە بەپێی کاتەکە ئینشاءڵڵا قسەی لەسەر دەکەین. زۆر باشە. ناوڕۆکی کتێبەکە و ئاماژەت پێکرد لە سێ تەوەر پێک هاتووە. گرنگی ئەم تەوەرانە بۆ کەسێکە پێش ئەوەی هاوسەرگیری بکە یاخود کەسێکیش کە لەناو پرۆسەکە بە دەتوانێت ئەم کتێبە بخوێنێتەوە و ئەو ڕێنمانێکی کە لەناو کتێبەکە هەیە جێبەجێ بکات.
ئەوەی ڕاستی بێتن زیاتر ئەم کتێبە بۆ ئەوانە نووسراوەکە چوونەتە ناو پرۆسەی هاوسەرگیریەوە و زیاتر دەتوانم بڵێم گەنجەکان لەوانە لە هەموو توێژەکانی تر زیاتر سوود لەم کتێبە وەربگرن چونکە ئەم کتێبە بابەتەکانی ڕاستە پۆخت و کورتە بەڵام ینی سوودمان لە زۆر سەرچاوی زانستی وەرگتووە زۆرێک لە دکتۆرەکان ئەوانەی کە باسی کێشەی کومەڵاتی و کێشەی خێزانیان کردووە ئاماژەمان بە سەرچاوەکان کردووە و گەنجەکان دەتوانن سوودێکی زۆر باشی لێ وەربگرن تەنانەت بوو هەموو کەسێک کە چوتەنەوە ئەم پرۆسەوە ئەگەر تەمەنیشی یعنی چوو بێتە تەمەنیشەوە ئەویش دەتوانێت سوودی لێ وەربگرێت بەپێی ینی ناوەڕووکی کتێبەکە بەڵام دەتوانم بڵێم پێویستە هەموو گەنجێکی ئێمە ئەم کتێبە بخوێنێتەوە و دەشتوانم ئاماژە بە بابەتێک بکەم کە پێشتر مەسەرەن کێشەیەک هەبووە لە وڵاتی مالیزیا ئینشاڵڵا گە دەرفەت هەبوو بازەکەم کە چۆن ئەوە وای لێ کردم کە بیر لەوە بکەمەوە کتێبێکی لەو جۆرە بنووسم بۆ ئەوەی گەنجەکانمان تووشی ئەو کێشە و گرفتانە نەبن کە لە ناو خێزاندا ڕووداداتن. باشە من حەزەکەم تێنەپەڕین بەسەر ئەو سێتەوەری باست کرد ینی زۆر جوان دابش کراوە بەسەر ئەو سێتەوەرەیە مامۆستا ئەگەر بکرێت لە هەر یەکێک لەو تەوەرانە طبعا بێگومان ئەو کلیلانێتیاتی هەموو وەک خۆت ناو لە ناون کلیلی زێڕینن ینی یەک لەیەکی جوانتر و باشترن هیچیان لەوی تر با بڵێن کەمتر نییە یا زیاتر نییە بەڵام ئەگەر لە هەر یەکیکان کلیلێکی نمونەیمان بۆ هەڵبژێری بۆی کە بینەر و بیسەر ژن و مردێکی تازە خێزانێک دوو هاوسەر یعنی سوودی لێوەربگرن کە کتێبەکەشان لە بەردەستانیە لە هەر یەکێک لەو قۆناغانە کلیلێکی گرنگمان پێ بڵیت سواس دەکەم. سوبحاسی بەڕێستادنەکە وەڵاهی بابەتەکان زۆر گرنگن دەتوانم بڵێم هەر کلیلێک لە کلیلی تر ینی بایەخ و گرنگی خۆی زیاتری هەیە بەڵام بۆ نمونە لە تەوەری یەکەم کە باس لەو یاسا و ڕێسانە دەکاتن کە پێویستە هاوسەران پێوە پابند بن دەتوانم ئاماژە بە چەند کلیلێک بکەم یەکێک لەو کلیلانە کلیلی هەبوونی ئامانجە واتە پێویستە هاوسەران کە ژیانی هاوسەری پەیدێنن ئامانجیان هەبێ لەم ژیانە ینی هەر ژیانێکی عەبەسی و هەڕەمەکی نەبێتن بەڵکو مەبەستیان لە دەمەزراندنی ئەم هێڵانەیە مەبەستیان لە دروستکردنی ژیانی هاوسەرگیری خێزان پێکێنانی خێزان پێویستە هەندێک ئامانجیان هەبێ ئامانجەکان دیاریکراو بن ئەوجا بێن بۆ ئەو ئامانجانە پلان دابنێن پلانێکی توکمە و زانستی دابنێن بۆ ئەوەی ئەو ئامانجانە لە ژیانی خۆیاندا بین نەدی یەکێکی تر لەو خاڵانە هاوسەنگیە نێوان ئەرک و مافەکان ینی پێویستە هاوسەران ئەم هاوسەنگیە بپارێزن ینی کاتێ مەسەلەن هاوسەرێکی پیاو ینی داوای مافی خۆی دەکات پێویستە ئەرکەکەشی جێبەجێ بکات تەنانەت ئەرکەکە لە پێش مافەکەوەیە و پێچەوانەکەشی ڕاستە ینی پاراستنی هاوسەنگی نێوان ئەرک و ماف یەکێکە لە کارە هەرە زۆرۆرەکان و پێویستەکان لە ژیانی هاوسەرگیریدا هەروە خاڵێکی دیکە لە ئەستوگرتنی بەرپرسیارەتیە بە حاڵەتی ئەرێنی و نەرێنیەوە ینی پێویستە هەردوو هاوسەرەکە بەرپرسیارەتی لە ئەستوو بگرن لە بەخێوکردنی منداڵ لە پەروەردەکردنی منداڵ لە بەڕێوەبردننی کێشەکان لە چارەسەرکردنی کێشەکان هەموو ئەمانە پێویست بەوە دەکاتن کە ینی ئەم هاوسەرانە حەز بە بەرپرسیارەتی بکەن و بەرپرسیارەتی لە ئەستوو بگرن و لە تەوەری دووەمیش دەتوانم ئاماژە بە کومەڵێک لەو کلیلانە بکەم کە زۆر بە زوروری دەزانم بۆ ژیانی هاوسەرگیری یەکێ لەوانە ڕێزگرتنە کە دەتوانم بڵێم بناغی ینی ژیانی هاوسەرگیریە لەسەر ئەم بناغە دەتوانین ینی ژیانی هاوسەرگیری ینی پتەو بکەین و ڕێزگرتنیش بەڕاستی دەبێتە هۆی ئەوەی کە خۆشەویستی زیاد ببێ متمانە زیاد ببێتە هۆی ئەوەی کە ئەم هاوسەرانە پێکەوە بەختەوەر بن لە ژیانی خۆیاندا وەروە خاڵێکی دیکە دەتوانم ئاماژەی پێ بگەم کە ڕازگوییە چونکە بەهۆی ڕازگوییەوە متمانە دروست دەبێ و وا دەکاتن کە ئەم ڕازگویە ببێتە هەوێنی خۆشەویستی و هەوێنی پێکەوە ژیان و هەوێنی تەسحیەدان بوو یەکتر بەڵام بەبێ ئەم ڕازگویە نەمتمانە دروست دەبێ نەخۆشەویستی دروست دەبێ لەوانە ببێتە هۆی لێک دوورکەوتنەوە هەروەها دەتوانم ئاماژە بە حالەتێکی دیکەم بکەم ئەویش کە خۆشەویستی و
دلوبانی و نەرمۆنیانیە هەروەک لە قورآانی پیرۆزیشدا ئاماژە بەوە کراوە باسی ئەوە کراوە کە مەبەست لە ژیانی هاوسەرگیری یەکێک لە ئامانجەکان ئەوەیە مەوەددە و ڕەحمەیە کە هەم ینی خۆشەویستیە و هەم دلوبانی و نەرمۆنیانیە هەروەها سوکناییژە ینی ئەمانە هەموو کە ئارامی دەگرێتەوە ئەمانە زۆر پێویستن بۆ ئەوەی لە ژیانی هاوسەرگیریدا ئەم شتانە هەبن چونکە ماڵێک ئەگەر دڵسوزی نەبێ ئەگەر فیداکاری نەبێ ئەگەر ڕێزگرتن نەبێ ئەگەر ڕازگویی نەبێ ئەگەر متمانە نەبێ بەڕاستی یعنی ئەم ژیانە تاسەر بەردەوام نابێ و سەر دەچێشێ بۆ کێشەی گەورەتر و لە تەوەری سێمدا دەتوانم ئاماژە بە هەندێک لەو کلێنا بکەم کە دەتوانم وەکو هێلی سوور ناو بنێم کە پێویستە هاوسەران تۆخنی نەکەون لێ نزیک نەبنەوە چونکە ئەم هێلانە بەڕاستی ئەگەر بەزاندنی ئەم هێلانە دەبێتە هۆی ئەوەی کە ینی ژیانی هاوسەرگیری بەرەو مەترسی و بەرەو هەلدێر و بەرەو لە ناوچوون بچێت یاخود هەل بەوەشێتەوە یەکێک لەوانە ناپاچی هاوسەرگیریە هەموو ئەو شتانێک کە دەمنەهۆی ناپاچی دەبێ ئێمە خۆمان لێ دوور بخەینەوە هەروەها دڵپیسیە دڵپیسیەکێکە لەو شتانێک کەوا دەکاتن کە ینی ژیانی هاوسەران بەڕاستی بکات بەژان هەروەها تونندوتیژی چ جەستەیی یاخۆت دەرونی هەموو جۆرە تونندوتیژەیەک دەگرێتەوە هەروەها دەرکاندنی نهێنی خێزان دەرکاندنی نهێنی هاوسەری بۆ کەسانی تر ئەمە هێلی سوورە پێویستە هەموو هاوسەران بە تایبەتی گەنجان پێوە پابند بن خۆی لێ بپارێزن هەروەها دان بە خوددانەگرتن لە کاتی سەرهادانی کێشەکاندا یاخۆت تۆڕەبوون یاخۆت هەلچوون ئەمە هەمووە دەکاتن کە ژیانی هاوسەران بەرەو مەترسی بڕواتن و ژیانان بخاتە مەترسیەوە هەلبەت کلیلەکان زۆرە نیشاڵا بە پێی دەرفەت دەتوانم ئاماژە بە کلیلی تریش بکەم زۆر باش مامۆستا وەکو ئەوەی کە تۆ نووسەرێکیت درکت بە چ مەترسیەکی ناو خێزانی کۆمەلگای ئێمە کردبوو و هەوڵتدا کتێبێکی لەو شێوەیە بنووسیت بۆ خێزانی کۆمەلگای کوردی بەڵێ وڵی ئەگەر دەرفەت هەبێ پێم خۆش ئاماژە بە ئەزمموی وڵاتی مالیزیا بکەم کە لە ساڵی 1970 کێشەیەک لەوێ ڕوویدا ڕێژەی تەلاق لەوێ بەرز بووە لە ساڵی 1970 ڕێژەی تەلاق گەیشتە لە 132 یعنی لە هەر 100 حالەتی زەواج 32 حالەت بەرەو تەلاق و جیابوونەوە چوو ئەمەش وای کرد کە ئەو کاتە سەرۆک مەهاتیر محەممەد کە سەرۆکی مالیزیا بوو لەگەر ڕاوشکارەکان و لەگەر بیرمەندەکانی ئەو وڵاتە کوو بووە یعنی پێی فەرمون پێویستە ئێمە چارەسەری چێڕیشەی بدوزینەوە بۆ ئەوی ئەم کێشانە چارەسەر ببن بڕیاریاندا کە لەمەودووە هەر کچێکیان هەر کوڕێک بیاوێ مەسەلەن ژیانی هاوسەرگیری پێی بینیتن پێویستە پێشەوەی داخلی دەورەیەک بکرێتن و ڕاهێنانی پێ بکرێت و فێر بکرێتن لە ژیانی هاوسەرگیریدا ئەرکی چ دەبێ مافی چییە و هەروە چۆن دەتوانێت بەرەو ڕووی کێشەکان ببێتەوە بۆ ئەوەی ئەم کێشانە بەرەو چارەسەر ببن بویە ئەمە بوو بڕیارێک و دواتریش هەر کەسێک ئەم خۆلەی بینی ئیجازەی پێدەدرێت کە دەتوانێت بچێتە ناو ئەم پرۆسەیەوە ئەوە بوو لە ساڵی 2000 دوای کە ئەم بڕیارەیاندا و بڕیارەکەیان جێبەجێ کرد لە وڵاتی خۆیان توانیان ئەم کێشەیە زۆر بەرەو چارەسەر ببن و ڕێژەکەی زۆر کەم ببێتەوە لە 132 کەم بووەوە بوو لە 108 یعنی ڕێژەکە زۆر کەم کرایەوە ئەمەش ئەمڕۆ کە دەبینین بەپێی ئەو ئامارانێک کە لە بەردەست ئێمەدایە بەڕاستی بەداخەوە لە هەرێمی کوردستانیش ڕۆژ بە ڕۆژ ڕێژەی تەلاق لە بەرزبوونەوە و لە هەلکشاندایە ئامارێکم لە بەردەستە لە ساڵی 2010 تا 2016 یعنی لە ماوەی 6 ساڵدا 40,000 حاڵەتی تەلاق هەبووە لە هەرێمی کوردستان و بەپێی ئاماری ئەنجومەنی دادوەری لە ساڵی 2023 دەکاتە پار ڕێژەکە دوو بەرامبەر بووتەوە ینی ڕێژەی تەلاق بەس لە ساڵی 2023 گەیشتوتە 14,000 حاڵەتی تەلاق لە هەرێمی کوردستان کەمە ڕێژەکەش ئێجگار زۆرە و بەپێی ئامارێکی دیکە کە لە عێراق دەرچووە لە ساڵی 2019 ڕێژە تەلاق لە عێراق لە ساڵی 2019 گەیشتوتە 34,000 حاڵەتی تەلاق و جیابوونەوە کە هەرێمی کوردستانیش دەگرێتەوە بەڵام ئەوەی کە جێداغا ئەوانەی کە پەنایان بۆ تەلاق بردووە ڕێژەیەکی زۆریان گەنجەکان بووینە لە 170 ئەو کەسانە کە لەو ساڵەدا یعنی پەنایان بۆ جیابوونەوە بردووە
تەمەنیان لە نێوان 15 بۆ 30 سالیدا بووە کەواتە ئەو گەنجانە بووینە کە ژیانی هاوسەرگیریان پێکهێناوە و بەڵام نایانتوانیەوە بەردەوام بن ئەمەش وای لێ کردم کە دەست بوو بە نووسینی ئەم کتێبە بکەمە بوو بتوانم یارمەتێکی بچووکێش بێ بەس یارمەتی ئەم گەنجانە بدەم بەشکم زیاتر وشیار بن و بە وشیاریەوە بسنەوە ئەم پرۆسەوە بووە بە پێویستی دەزانم هەر گەنجێک پێشەوەی کە ژیانی هاوسەرگیری پێیبێنێتن داخلی ئەم جۆرە دەورانە بکرێتن مامۆستایانی ئاینی ڕۆلی خۆیان ببێنن ڕاگەاندن ڕۆلی خۆیان ببێنیتن هەروەها زۆر پێم باشە کە هەر گەنجێک پێشەوەی کە بچێتەنەوە ئەم پرۆسەیەوە کە پرۆسەیەکی ئالوزە هیچ نەبێ چەند کتێبێکی لەم جۆرە بخوێنێتەوە بۆ ئەوەی بەرچاوی ڕۆم بێ بۆ ئەوەی ڕوشنبیر بێ بۆ ئەوەی زیاتر درک بە کێشەکان بکاتن بزانێ ئەگەر ڕۆبەڕووی کێشەیەکیش بووەوە لە ژیانی هاوسەرگیری چون چارەسەری دەکاتن چون بتوانێتن لە ژیانی خۆدا بەختەوەر بێتن چونکە یەکێک لە ئامانجەکانی پێکهێنانی ژیانی هاوسەرگیری ئاسوودەیی و بەختەوەریە و هەروەها وەچەخستنەوەیە پەروەردەکردنی منداڵە کە ئەمەش ئەرکێکی زێدە قورسە ئەگەر هاوسەران وریان نەبن وشیار نەبن ڕۆشنبیر نەبن ئەم ئەرکەی قورسە ناتوانن لە ئەستوو بگرن زۆر باشە وەک دوا پرسیار منەوێت لەسەر دوو خاڵ ینی بەڕاستی ڕابوەستین مامۆستا یەکەم تا چەند ئەم کتێبە خۆماڵیە جیا لەوەی کە سوود لە هەندێک تێز و دکتۆرا و بەحس و ئەمانەوە کرابێکە لە دەرەوە بن یا قسەی هەندێک لە زانایان کە لەم بوارەدا با بڵێن قسەیان کرد و شتیان نووسیوە تا چەند لە کێشەکانی خێزانی کوردیەوە ئەم کتێبە لەو هەناوە لەدایک بوو ئەمە یەک دوو تا چەند ئەو کلیلانەی لەم کتێبەدا باسکراون لە هەر سێ قۆناغەکە خۆ دەزانی لە کۆمەڵگەی ئێمە ئیسلام و ئاینی پیرۆزی ئیسلام حزورێکی تایبەتی هەیە تا چەند وەکو بڵێ لە هەناوی ئاینی پیرۆزی ئیسلامەوە لە فەرمودە شیرینەکانەوە لە ئاەتەکانی خۆی پروردگارەوە ئەم کلیلانە سەرچاوی گرتووە بەڵێ سوپاس بوو پرسیارەکانت سەبارەت پرسیاری یەکەم ئەم کتێبە بەڕاستی بە حکمەوەی بەندە لە کوردستان دەژیم و لە ناو کۆمەلگای کوردەواریم و ئاگاداری زۆرێک لە کێشەکانم و لەگەر زۆرێک لە پارێزەران هاوڕێەتیم هەیە کە دەزانم لە دادگاکان چ ڕوو دەداتن بۆیە بەو نەفەسەوە نووسراوە یعنی بە شێوازێک نووسراوە کە تعبیر و گزارش لە کۆمەلگای ئێمە دەکاتن یعنی باسی کێشەکانی خۆمان دەکەین باسی ئەو کێشانە دەکەین کە ئەمڕۆ لە ناو خێزانەکانی ئێمەدا هەیە و ئەمە ڕەنگی داوەتەوە لە کتێبەکە ئینشاءڵڵا هەر کەسێک بخوێنێتەوە دەزانێتن کە ئەمە ینی ڕێک باسی کۆمەلگای کوردەواریە کە لە ئێستادا ینی ڕوبەڕووی کۆمەڵێک کێشە بووتەوە سەبارەت پرسیاری دووەمیش هیچ گومانی تێدا نییە لەم کتێبەدا ئاماژە بەوە کراوە کە لە چۆن قورئانی پیرۆز باسی پرۆسەی هاوسەرگیری کردووە ئاماژ لە پرۆسی هاوسەرگیری پێویستە ینی ئەرک و مافەکان چین پێویستە هاوسەران چۆن تعامل لەگەر یەکتری بکەن هەروەها فەرمودەکانی پێغەمبەر درودی خوای لەسەر بێتن ینی زۆر بە جوانی ئاماژەی پێکراوە باسی کراوە کە هەر کەسێک ینی بخوێنێتەوە دەتوانم بڵێم ینی سەرچاوە ئاینیەکان یاخود سەرچاوی قورئان و فەرمودە حزورێکی زۆری هەیە لە ناو کتێبەکە و زۆرێک لە کلیلەکان ئاماژەمان بە فەرمودەکانی پێغەمبەر درودی خوای لەسەر بێ هەروەها ئاماژەمان بە ئاەتەکانی قورئانی پیرۆز کردووە و وەکو بەلگە هێنامانەتەوە و ئاماژەمان پێ کردووە و بۆ ئەوەی کە زیاتر بابەتەکە ینی دەوڵەمەندتری بکەین و زیاتر ڕوحی پێ ببەخشین و ببێتە هۆی ئەوەی کە ئێمە زیاتر پابەندی ڕێنمای ئاینیەکان ببین و پابەندی ئەو دەستورە بین کە خۆی گەورە بۆ ئێمەی دانەوە و بۆ ئەوەی کە لە ژیانی خۆماندا و لە دنیا و لە دواڕۆژ خۆشبەخت و بەختەوەر بین. بەڵێ زۆر سپاس بۆ نووسەر محەممەد ساڵح پێنجۆیی کە لەم تۆرە لەگەڵمانە بووی زۆر سپاس دەکەین.